سڵاوتان لێبێت ئێستا ئەوەی کە زۆربەی زۆری کەناڵە کوردیەکان هەواڵەکانی داگیر کردووە یاخود دەنگباسی ناو گۆڤارەکان یاخود مشتومڕی قسەکردنی خەڵک و گفتوگۆی خەڵک لەسەر سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. ئێمە ئەم بەرنامەیە پێشتر لە شاری سلەیمانیە هەمان بەرنامەمان ئامادە کردووە، بەڵام لەبەرەوەی کە وادەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان نزیکە و دەنگۆیەکە لە ڕاگەیاندەکانە کە کێ دەبێتە سەرۆک، ئێمە لە هاوڵاتیانی شاری هەولێرە برسین. ئەگەر تۆ ببیتە سەرۆکی هەرێمی کوردستان چی یەکەیت؟ لەگەڵمان نابن. وڵی چی دەکەم نازانم، ئەو بوارم نییە، ئەو فکرم نییە. ئەگەر ببیت ئەگەر ببیم کارەبا و ئاو میمترین شتە. دیارە ئەو شتێکە ئاسایی و لە هەموو وڵاتە ئازادەکان سەرۆکەکانێکن منیشەوە ئەو وڵاتانەی وە ئازادن سەرۆکەکانیشیان ئازادن کەوایە لە وڵاتێکە کە ئێستبداد ببێ خۆ دیارە ئەو سەرۆکەش مستەبدە. پس لە وڵاتی ئازادە سەرۆکەکان چیەکەن منی ئەوواکە بژی ئەگەبی بە سەرۆکی هەرێمی کوردستان چیەکەی؟ وڵی ئیشی زۆر چاک دەکەم، بەس سەرۆکی هەرێمی خۆمان هەیە، پێویست بە سەرۆکایەتی هەرێم نییە، لەبەوەی کاکمەلە کاک بەشق زیاتر هیچ کەس شاری سەرۆکی هەرێم نییە. وڵی ئەخر ئەمە ئیشی زۆر چاک دەکەم، بەس لەبەرەوەی کە دەبی کابرایەکی لێ هاتوو وەکو سەرۆک بازاری زیاتر کەسکە شاری سەرۆکایەتی نییە. ئەگەم بە سەرۆکی هەرێم وڵی ئەوە بچ بم وڵا قابلەتی من نییە شتا ناتوان گەڵم هەموو کەسێک ینی جێوە شوێنە نییە. وەڵا پرۆژانە دەکەم کە مەسەلەن خەڵک پێویستیتی و شارەکەم پێویستیتی ئەوەکەم. جا من بگەم بەو شتە ئەو کاتە پیرێکی لێکەمەوە کەسی بکەم ببم بەسەرێکی هەرێمی کوردستان ناچێکم دڵی خەڵک ڕازی دەکەم. ئەوەی پێویستە بۆ میلەتەکەم دەیکەم وەکو ئەوەی مادە 140 بگەڕێتەوە معاش پێشمەرگە زیاد دەکەین ئەو شتانی پێم کرد دەیکەم. تۆ هەوڵی بۆ مادی 140 بەڵێ بۆ تا ئێستا سەقی کە جێبەجێ نەکراوەمان جێ نەکراوە نەخێر بۆ گەنج هەموو شتێکەکەین ئەوەی پێم کرێ دەیکەم لۆ گەنج سولفەی زەواجیان بۆ ئەو شتانی پێم کرێ دەیکەم. سولفەی زەواجی سا 5 ملیۆنێکی بەچەنە؟ دەیکەم بە 10 ملیۆن. ئەگەر بی بە سەرۆکی هەرێمی کوردستان بڵێن واز لەم دوکان هەشتا بێن و تۆ بی بە سەرۆکی هەرێمی کوردستان نام دوکانە ئیمە نەشمەلی واکەم بە سەرۆکی هەرێم. پێشەم شتێک دادوەری سەقام گیرەکەم و هەروەها تەبەقەی هەژار چینی کرێکار چینی فەقیر ئەوانە هەمووی تێر و تەسەلەکەم یەکسانی دروستەکەم دیموکراتیت بە معنای دیموکراتی کە ناوی لێدەنین دەتوانین بەرقەراری بکەین. واللهی طبعا بتوێنێتەوە هەیە بەڵام بەڕادەکی کەم نەک ئەو ڕادێکەوە وەکو واقعی باسەکەن بتوێنێتەوە ببوورە لە هەموو وڵاتێک لە جیهاندا یەکسانی بەرقەرار نابێت، بەڵام جیاوازی هەر دەبێت نسبەیە، بەڵام لێرکۆنە نسبەتی کەمترە لە چاو وڵاتانی جیهان. پێتەڵێن تۆ ئەتروازم عەرەبانەیە بێنەوە مناڵەکەت گرە باوەش و سیارەیەکی سەرۆکایەتیان بۆ ئامادە کردووی ئەوکەن بە سەرۆکی هەرێم چی ئەەکەیت؟ نابم. بۆچی نابی؟ لەبەرەی هەندێک کات پۆست یان ئەگەر نەشتەوێ خۆت وات لێکا کە مەجموعەیە تەموحە هەبێ واز لە مەجموعەیە ئازادی خۆ بێنی بەسم وەکو بڵێ پەیوەست بی مەجموعەیە شتەوە ڕەنگە لەگەڵ تو ڕێک نەکەوێ؟ نامەوێ. ئەگەر بی بە سەرۆکی هەرێمی کوردستان چی ئەەکەی؟ وڵی ناتوانم ئەو مەسئولیت هەڵگرم چونکە مەسئولیاتێکی گەورەیە ئەبێ کەسێک ببێ بە سەرۆک کە بتوانێت بەڕێوەی بەرێت. تەلەفۆنێکە بۆکەن ئەڵەن واز لەم یاری عتاریە بێنە کە بە مۆبایلەکە تۆ خەریکیت ئەوە تۆمان کرد بە سەرۆکی هەرێمی کوردستان چی ئەەکەیت؟ واز لە مۆبایلەکە بێن وەرە ببە سەرۆک چی ئەەکەیت بۆ خەڵک؟ وڵی ئەوی باشە لۆی دەکەین. وڵی ئەوە مەعالە شتە بگەم سەرۆکی هەرێم. ئەڵێ بام سیمکارتە ئەلوجە نەمێنێت؟ وڵی بە تاکید بەڵانەوە ئەو ئەگەر سیمکارتان لە شەریکە خۆی دەرنەکە ئەو چۆن دەگات دەستە من. چی چیەکەگەر ببی بە سەرۆکی هەرێمی کوردستان؟ چی ئەەکەم وەڵا ژیانی خۆش گوزارانی خەڵک خۆش دەکرێ ئیدی ئاگال لە خەڵک لە مەعاناتی خەڵک پێچیەوە ئیدی ئەو شتانە زۆر ینی. ئەگەر بی بە سەرۆکی هەرێمی کوردستان چی ئەەکەی تۆ؟ وەڵی دەدارێ وەختیەوەی نەبا بچای شوخم. تەلەفۆنێکە بۆکەن ئەڵێن تۆ ئیتر بووی بە سەرۆکی هەرێم ئیتر پێویست ناکات ئەم بجامۆشتە دانیت و بیفرۆشیت ئەوە کردمانی بە سەرۆک و ماڵنی چەندها ملیۆن دۆلاری شتەیە چی ئەەکەی ئەو کاتە؟ ئەخە ئەوە وەکو برین خەیالە واقع نییە. من اعتماد لەسەر خەیاڵ ناکەم شتێک واقع نەبێ اعتماد لەسەر ناکەم. بۆ نمونە ئەگە گریمان بوویت
ئەو کات نازانم ئەو کات نازانم عملی بجامەدانی نازانم ئەو کات بەزەوەندی احتیمال لە خەیال ناکەم شتێک واقع نەبی احتیمال لەسەر ناکەم ڕەنگە خۆشیش بێ هەنێ جار دەرگای سیارەکە بۆ بکەنەوە و پێ بڵێن فەرموو سەرۆک لە پاش ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن